مامۆستاگیان شتێکە بوتم جەنابەت ئەگەر بتوانانی قسەی لەسەرکەی دیاردەیەکەیە دەمێکە هەیە زۆر کەسیش لەو باوەڕان قسەیان لەسەر کردێ بەڵام بە حکمیوی جەنابەت لەخوای گەورە بە زیابێ خەڵکانێک دانیشن و گوێت لێگرن و ئەو تێبینی و قسانەی کەی جەنابەت خەڵکێکی زۆر ئێستا گوێت لێگرێ و پەیڕەویەکە ئێستا دیاردەیەکەیە ئەو پاسانەی کە هاتوشۆ بە خوێندکارەکانەکەن بە تایبەتی کچەکان بەڕاستی گۆرانی شتە خەنە سەری بە نوعێک لە کۆڵانەکانە یعنی من دیقەتم ماوە جاری وا هەیەکەیەن بۆ بە دوای مناڵە بە دوای تەلەبا کە هەڵیانەگرن گۆرانێکی سەریان خسۆدە سەر بە نوعێک یعنی تقریبان تا ڕادەیەک لەواچێ مەکتەبەکان ئەو لیژنانەی کە هەیە پەیوەندیان پێوە کردبێتن پیان و تبێتن کە گۆرانی لێمێن بەڵام هەر ئەوەی کە تەلەبەیان سەرخست و بەرەو مەکتەب بەڕێکەوتنیا لە گەڕانەوە ئەوە بۆتە دیاردە شتێکی زۆر زۆر ناشرینە جەنابەت جان طبعا ئەمە بە نەسیحەتی من ڕەنگە لە هەزار پاسێک بەگوێم کات کەواتە شتەکە بنەبڕ نابێت بەڵام چۆن خوێندنگە ئەهلیەکان چاودێریان داناوە بۆ هەموو پاسێک ئەبێ یعنی وەزارەتی تەربیەش پەروەردەش بۆ هەموو پاسێک چاودێریە دابنێت کوڕان چاودێرێکی بۆ دابنێ کچانش چاودێرێکی ئافرەتانیان بۆ دابنێت و بۆیە ئەبێت ئەو پاسانی کەوا کچ ئەگوازیێتەوە یەکەم شت ئەبێ خێزاندار بێت یعنی ئەبێ خێزانی هەبێت پاشان تەمەنەکەی تەمەنێکی گونجاو بێت تەمەنێکی هەرزەکار و مناڵ نەبێت یعنی ئاوا 20 ساڵ و 25 ساڵ و ئەوانەکە ئیتر بتوانێت زەفەر بەو کچانە بەرێکە چۆن یعنی شتی زۆر خراپ ڕوویداوە ئێمە ناتوانین باسیکەین لەسەر ئەم شاشەیە بۆیە چەند شتێک هەیە چەند ڕێکارێک هەیە ئەبێ بگرێتە بەر بۆ ئەوەی ئەم قەزەیە بنبڕ بکرێت جارێ ئەو پاسانی کە خەڵکی گەنجن پێویست ناکات ئەو کچانە بگوازنەوە و خەڵکە ئەو کەسانی کە خاوەن کچن خاوەن قوتابی کچن خۆیان ئەبێ قوبوڵ نەکەن تەکسیەکی بۆ کچەکەی گرتووە بەڵام کوڕێک لە سەرەتی 20 ساڵە ئەخە تۆ چ زەمانێک هەیە کچەکەت پارێزراوە بێت ئێمە ناڵین هەموو کەسی خراپە یعنی ئەم پاسەش بە هەمان شێوە کوڕێکی 20 ساڵان 18 ساڵان لی ئەخورەیە 22 ساڵان لی ئەخورێت ئەم کۆمەڵە کچەش لە دواوە ڕەنگە ئەو یعنی ئەم گەنجە دەفعکەن یان ئەو گەنجە بە هەمان شێوە ئەمان دەفعکات گۆرانی سەریعەکەنە سەری و تووشی غەڵەت و تووشی کۆمەڵێ شتی لابەلا ئەبن کێ بەرپرسە لە کۆتاییە دایک و باوک بەرپرسە دایک و باوکە بێ بزانێت کچەکەی ئەداتە دەست چێ ئەیگوازیێتەوە لە ڕێگەی کێوە ئەڕوا بۆ قوتابخانە لە ڕێگەی کێوە دێتەوە بۆ قوتابخانە ئەگەڕێتەوە بۆ قوتابخانە بەڵام باشترین حەل ئەوەیە خەڵکانێکی بەتەمەن و هەمویان خاوەن خێزان بن و ئەم کەسانە ئەمین بن بە کەفالەتیش ئەم پاسانە وەرگرن و پاشان چاودێرێک بەسەر ئەو پاسەوە بێ هەتا ئاخر تەڵەبە داگرێت